بەناوی خی گەورە و میرەبان ئازانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە کۆتا ڕۆژی هەفتە لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەمەوە. ئەمڕۆ وەکو دوێنێش پێم ڕاگەاندن بابەتەکەم تایبەتە بە ڕاگەاندنی باشترین پێگاتە بە وەرزی 2024 بۆ 2025 لای هەمووتان ئاشکرایە کە وەرزێک بوو تێیدا کۆمەڵی ئەنجام هاتن، یەک سێرچ یاخود یەک ئەپدەیتی تازەکەینەوە. بەرشەلۆنە پاڵەوانی هەموو شتێک بوو لە ئیسپانیا، لیڤەرپۆڵ پاڵەوانی ئینگلتەرا بوو، کریستال پالاس پاڵەوانی جامەکەی بوو، نیوکاسڵ پاڵەوانی جامی سێمی ئینگلتەرا بوو، لە ئەڵمانیا بایرن پاڵەوانی بۆنزلیگە بوو، لە ئیتالیا ناپۆلی پاڵەوان بوو، لە فەڕەنسا پاریس سەن ژەرمان پاڵەوان بوو و هەروەها لە کۆی گشتیش لە پاریس سەن ژەرمان پاڵەوانی چامپیۆنز لیگ و چێلسی پاڵەوانی جامی جیهانیانەکان و پاڵەوانی کۆنفرانس لیگ و تۆتنامیش پاڵەوانی ئەوروپا لیگ بوو. بە کۆی گشتی ئەوەی کە باس دەکرێت لەسەر باشترینەکان هەم لە فیفا هەم لە باڵۆندۆر کاتێک باشترینی ساڵ دیاری یەکرێ پەیوەستە بەو وەرزەوەی کە ئەنجام درراوە، واتە ئەم سێ چوار مانگەی کێنە نێو وەرزی نوێوانێ پەیوەست نییە بەوەی کە لەسەر وەرزی ڕابردوو حسێب بکرێت، بەڵکو ئێستا ئەم پێنجمانگەی کە یاریەکان کراوە لەسەر چی حسێبە؟ لەسەر وەرزی 2025 بۆ 2026 حسێبە. ئێمە ئەمڕۆ لە کۆتا ڕۆژین و هەروە دەچین بەرەو ساڵی نوێ، ساڵێکی تریژ لە تەمەنمانە ڕوا، بەڵام کۆی گشتی پێگاتەکەی ئێمەکەوێتەوە سەرەوەی کە لە وەرزی 2024 بۆ 2025 کێمان پێ باشترین بووە. ئێمە هەر یەکێکمان ئازادین لەوەی چۆن پێگاتەی خۆمان ڕاگەینین و هەر یەکێکمان لە ڕوئیای بینینی خۆیەوانێ. بە نمونە سەرڕەنگە هاوڕێ هەبێ هەموو وەرزی ڕابردوو سێ یاری خولی تالی کرد بێ، هاوڕێمان هەبێ بۆ نمونە سەری بۆنزلیگەی هەر نەکرد بێ، هاوڕێمان هەبێ کاکە سەری ئەوروپا لیگ هەر نەکرد بێ، شەمە تا چوارشەمە سەری یاریەکە، پێنجشەمان سەری یاریەکان ناکە. بۆیە یعنی زۆر گرنگە تۆ گشتگیر بێ لە دانانی پێگاتەکەدا. کاتێک پێگاتەیە دیاریەکەی من دەزانم زۆرینەی تۆپی پێ ئەزانم زۆرینەی هاونیشتیمانیانی ئێمە هاندەری بەرشەلۆنە و ڕیاڵ مەدریدن و هەچ کاتێکی ژەم ڕێژەیە وەربگری ڕێژەی بەرشەلۆنە و ڕیاڵ مەدرید هەمیشە زۆرینێ، واتە زۆرینەی هاندەرەکانی تۆپی پێ، زۆرینەی بینەری ئێمە لە تۆپی پێیە هاندەری بەرشەلۆنە و ڕیاڵ مەدرید دەمە هیچ مەجالێکی تیانە. بەڵام کاتێ تۆ دێ هەڵسەنگان نەکەی مەرجیە لە چوارچێوە ڕیاڵ مەدرید و بەرشەلۆنە هەڵسەنگان نەکردوکەی و من هەموو کاتێکی ژۆم کردو من ئەوەی کە قەنەعەتم پێیەتی لەسەرم شاشەیە دێڵم، ئەوەی کە بڕوان پێیەتی، ئەوەی کە بینی ومەوەی کە شایانی ستایشکردن بێ لێرە باسیەکەم. گوێ نادەم بەوەی زۆرینە هاندەری ڕیاڵ مەدریدە، زۆرینە هاندەری بەرشەلۆنەیە، زۆرینە هاندەری کێوە کێشەی من نییە. من ئەوە ئەڵێم کە خۆم قەنەعەتم پێیەتی. باشە ئەزیزەکانم، من بۆی ژناگەم ڤیو چی لێت، ڤیو چی لێ نایەت، ئەم کەمەکە ئەو زیاکە، یعنی بەجددی من پێتان بڵێم بە هیچ جۆرێ مراعاتی کەسمتیان نەکردو. ئەوەی کە قەنەعەتمە بۆ دێڵم و ئێستش لە کۆی گشتی پێگاتەکە کە ڕامگەیان ئەوەی کە قەنەعەتم پێی بێ دەیڵم، ئەوەی لە پێگاتەکەی پێم باش بێ بێگومان بن لەوەی کە من دەیڵم و لە نێو پێگاتەکەمدا تەنها ڕایەنەرم دیاری نەکرۆ، بەس دوایی ینی ڕسمی ڕانەرەکەم داناوە بۆی ڕسمی خۆم لەگەڵ پێگاتەکە دەچمە لای پێگاتەی ساڵی خۆم و پێگاتەی وەرزی 2024 بۆ 25 بەندە محەممەد ئیبراهیم کە بەوەی کە من متابعەی یاریەکانم کردو لای من ئەمانە باشترین یاریزانەکان بوون، بەڵام من یەدەگیشم داناوە و لەگەڵەوەشدا کۆمەڵی تێبینیم هەیە کە پێکەوە تاوتویەکەین و پێکەوە باسێکین کە ئەکرا ئەم گۆڕانکاریەش بکرا، بەس ئەمە قەنەعەتی من نەکرێ بگۆڕێ. هاوڕیان لەگەڵم من لەگەڵ پێگاتەکەیە طبعاً من گۆڵپارێز بەبێ هیچ دوو دڵیەک و بە دڵنیایی پێ دەڵێم جیانلویجی دۆناڕۆما کە بە بڕوای فرانس فوتبۆڵ و بڕوای زەبێست و بڕوای خەڵاتی گلۆب سۆکەریش بە زۆرینەی جیانیش باشترین گۆڵپارێزی وەرزی 2024 بۆ 2025 بووە و تاکە گۆڵپارێزیش بووە کە لە چامپیۆنز لیگا بە باشترین یاریزانی قۆناغێک هەڵبژێراوە کە دۆناڕۆما جگەل لە یەکلاکەرەوەی بەرامبەر بە ئاستۆن ڤیلا، بەرامبەر بە ئارسنال، بەرامبەر بە لیڤەرپوڵ لە ڕوبەڕووبوونەوەی لیڤەرپوڵە بە باشترین یاریزانی قۆناغەکە هەڵبژێرا لە یاری گەڕانەوە لە نێو ئانفیڵدا، چونکە پشتی شێری سەرکەوتنەکانی پاریس سەن ژەرمان بەر ئەم گۆڵپارێزە ئیتالیەکە و کە ئێستا لە ڕیزەکانی مانچستەر سیتی یاریەکە. بۆیە لای من
دۆناڕۆما باشترین گۆڵپارێزی وەرزی 2024 بۆ 2025 دەچمە سەر هێڵی بەرگری و باستان بۆکەم لە سەر هێڵی بەرگریش لەوەی کە بۆ باشترین هێڵی بەرگری کێمان دیاری کردووە کێ بە باش دەزانین. تاوان هاوڕانی عزیزم، دانانی نونو مندش و دانانی ئەشرەف حەکیمی هیچ مەجالێکی زیانی شتێکی گشتگیرە هەمومان دەزانین کاریگەری ئەم دوو یاریزانە یەکێک بوون لە هەرە کاریگەرترین چەکەکانی پاریس سەن ژەرمان. واتە ئەگەر خەڵاتی باڵۆندۆر ئەگەر خەڵاتی زەبێست بدرا بەیەکێک لە مندێش یاخود ئەشرەف حەکیمی دڵنیا بە لەوەی کەسی ڕەخنی لەسەر نەبوو بەزەوە پاریس سەن ژەرمان خۆی بڕیاریە لەوەی عوسمان دێمبڵی دیاریکە. ئەگنا نونۆ مندێش لەگەڵ پورتوگالیشە جامی نێشن لیگی بردۆتەوانێ لەبەرەوە زۆر ئاسایی بووە گەر خەڵاتی باڵۆندۆر بدرێ بە مندێش بۆ ئەشرەف حەکیمی. لەبەرەوە ئەمە هیچ قسەیەک هەڵناگرێت لەوەی کە باڵێکی دیکە دانی لە شوێنیان. بۆیە منیش لەگەڵ ڕای زۆرینەیە هاوڕام و خۆشم هەر قەنەعاتم وایە کە ئەشرەف حەکیمی و نونۆ مندێش دوو باڵی بەرگری زۆر ناوازە بوون، دوو باڵی بەرگری پێرفێکت بوون کە شایانی ئەوەن لە پێگاتی وەرزی 2024 بۆ 2025 بۆ دوو دڵی بەرگری. تەبعاً من بۆ ئەمەم هەڵبژاردووە. ڤان دایک بەرامبەرە و ئاستە بەرزەی وەرزی ڕابردوو پێشکەشی کرد. ڤان دایک لە پریمەر لیگا ڕۆڵێکی زۆر باشە بوو لە لیڤەرپوڵە، یعنی بەرپرسیارەتی هیچ گۆڵێکی لیڤەرپوڵێکی نەکەوتۆتە سەر هەتا قۆناغی 16 کە بە پاریس سەن ژەرمان دەرکراون. ئێکۆی گشتی کاتێ منە باشترینی بۆ نمونە لای من تابعێکی زۆری پریمەر لیگم و زۆرێکیش لاوڕیان متابعی پریمەر لیگن. بێگومان ئەبێ دیاریکەی لەوەی کە باشترین یەک لەم خولەدا هەڵبژێری و ئەبێ دیاریکەی بێگومان من پێ دەڵێم ڤان دایک بە بڕوای من لە وەرزی ڕابردووە لە هەموو یاریزانەکانی دیکە باشتر بووە. بۆیە من ڤان دایک لە دڵی بەرگری هەڵدەبژێرم وەکوەوەی کە سیبی یەکەمم بێ لە پێگاتەکەمدا. بۆ سیبی دووەمم من باستۆنی هەڵدەبژێرم. باستۆنی بە هۆکاری ئەوەی لەگەڵ ئینتەر میلانە ئاسێکی زۆر زۆر بەرزی پێشکەش کرد و یەکێک بوو لە هۆکارەکانی گەیاندنی ئینتەر میلان بە یاری کۆتایی چامپیۆنز لیگ و لە ڕوبەڕووبوونەوەی لامین یاماڵ ئاگەرچی لامین توانی ئاسێکی بەرز پێشکەشکا بەڵام ڕاگرێکی باش بوو بۆ لامین یاماڵ ڕوبەڕووبوونەوەیکی باشی لەگەڵدا ئەنجامدا. ڕاستە ئینتەر میلان بێدەستکەوت بوو بەڵام من ئاستی مانگی 8 هەتا مانگی 4 ئینتەر میلان لە یاد ناکەم. ئینتەر میلان نزیک بوو لەوەی نازناوی سیانی بەرێتەوە هەم جامی ئیتالیا هەم خولی ئیتالی هەم چامپیۆنز لیگ بەڵام لە کۆتا ساتەکانە هەموو نازناوەکانی لە دەزا کە جامی ئیتالیا لە چوارگۆشەی زەرین بەرامبەر میلان باڵاوای کرد. خولی ئیتالی لە ئاخیر هەفتە بۆ سوودی ناپۆلی لە دەستدا و لە چامپیۆنز لیگیش لە یاری کۆتایی بەرامبەر بە پاریس سەن ژەرمان شکستی خوارد. بۆیە لای من باستۆنی یەکێک بۆ لە باشترین بەرگریکارەکانی وەرزی 2024 بۆ 2025 و دواتر لە بەرگریکارەکانە بۆتان ڕوون دەکەمەوانێ لەوەی کە ئەکرا گۆڕانکاری چی بکرێت و چی نەکرێت. بەڵام من جارێ با پێگاتی سەرێکی خۆم ڕابگەێنم ئەو کاتە دوای دەچینە سەریە دەگەکان و دواتر قسەی تەواومانە بێت کە ئەکرا چی گۆڕانکاریە بکرا لەم پێگاتانەیە. دەچمە سەر ناوەند. من سێ ناوەندم دیاری کردووە کە یەکێکیان تا ڕادەیەک ڕۆڵی ژمارە 8 و 10 ئێمە. یەکێک لەوانە ڤیتینایە پێویست بە تەوزیح ناکا لەسەری بێ. یەکێکی دی لەوانە پیدریە بێگومان هیچ ڕوونکردنەوەیکی نابێ بێ. بەجددی نەڤیتینا نەپیدری پێویستی بە هیچ ڕوونکردنەوەیەک نییە کە بڵێن بۆ لە پێگاتەکەمان دامناوە. دەچمە سەر خاڵی دواتر کەویش ماکتۆمینایە. لای من تایبەتمەندی ئەوە وەرەگرم ماکتۆمینای لە دەرکردنێکی مانچستەر یونایتدەوە لە پاژەی مانچستەر یونایتد دەریکرد هاتە ڕیزەکانی ناپۆلی. بەڵام ئەم کوڕە هاتە ناپۆلی ڕاستەوخۆ گەشایەوە. هۆکاری سەرەکی بوو بۆ بردنەوەی نازناوی خولی ئیتالی لەلایەن ناپۆلیۆ لەسەر حسابی چێ بردیەوە؟ لەسەر حسابی و ئینتەرە بردیەوە کە گەیشتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ کە بایرن و بەرشەلۆنەی لە چامپیۆنز لیگا دەرکرد. لەسەر حسابی ئەو ئینتەرە ماکتۆمینای بوو بە پاڵەوان و هەروەها باشترین یاریزانی خولی ئیتالیش بوو. بۆیە من خولی ئیتالی بە یەکێک لە خولە گەورەکانی تۆپی پێدانم و پێشم وایە ئێستاشی لەسەر بێ بۆ بەشێکی تۆپی پێ چێژی خولی ئیتالی شتێکی زۆر زۆر تایبەتە. بۆیە بە دڵنیایی ماکتۆمینایم لە پێگاتی سەرکی خۆم داناوە و دامناوە لە پاڵ لە پێش پیدری و ڤیتیناوە یاریکەن چونکە ماکتۆمینای خەسڵەتی هاوکاریکردنی هێڵی ێرشبردنی و تا ڕادێک دەتوانێت هاوکاری بەرگی کارەکان بکە و لە لێدانی سەرەکان واتە لە مەرکەزێکا دامناوە هەچ کات حەکیمی ئۆڤەرکەن یا مندێژ ئۆڤەرکە یا ئەوە تا ڤیتینا و پیدری یاریان لەگەڵ بکەن
ماکتۆمینای بتوانێت ڕۆڵێکی باش لە پێگاتەکەی منا بجێڕێ. هێڵی هێرش بردن سیرکە بۆ هێڵی هێرش بردن. طبعا ڕافینا من لە ڕافیناوە دەست پێکەم. ڕافینا لای من لای بەندە محەممەدی برایم شایانی بردنەوەی باڵندۆریش بۆ لایم، چونکە ڕافینا لە مانگی هەشت هەتاوەکو مانگی 5 بەرزترین ئاسی خۆی پێشکەش کرد. هەمیشە لە ئاسی لوتکەدا بوو، پۆستیشم کرد لە پێش باڵندۆرەکە باسم کرد. ڕافینا لە مانگی هەشت هەتاوەکو مانگی 1 و 2 ڕکابەری محەممەد سەلاحی کرد لە پلەی دووەما بوو. باشە لە مانگی 2 تا مانگی 3 و نیوەی 3 ڕکابەری دیمبڵیە کرد. ئەگەر دیمبڵی لە یەکەما بوو بێ ڕافینا دووەم بووە. لە مانگی 5 لەگەڵ لامینی هاوڕێیان ڕکابەری لامینی ئاماڵیە کرد هەر لە پلەی دووەما بوو. کەواتە یاریزانێکم هەیە بە درێژایی وەرزەکە ڕکابەری 3 یاریزانی کردووە کە لوتکەی یاریکردنیان دەڕێت، چونکە خۆتان نەزان لە مانگی 8 و مانگی 1 و 2 کەس هێندەی سەلاح چاک نەبوو. لە مانگی 2 تا تقریبا 3 و 3.5 ئەو دەورە تاوی تاڵگەیشتە چوارگۆشەی زەڕین دیمبڵی زۆر سوپەر بوو و لەگەڵیشیان لامینی ئاماڵ. بەڵام لە هەموو کاتەکانە ڕافینا بە درێژایی وەرزەکە ئاسێکی زۆر بەرزی پێشکەش کرد. بۆیە لای من ڕافینا وەکو بژاردەیەک لە باڵی ڕاستی هێرشبەری دامناوە، لە باڵی چەپی هێرشبەری محەممەد سەلاحم داناوە. طبعا زۆر هاوڕێ محەممەد سەلاحیان لە پێگاتەکەیان نەدان نابوو، بەڵێ من محەممەد سەلاحم خۆشەوێ، محەممەد سەلاحم خۆشەوێ. بەڵام محەممەد سەلاح وەرزی ڕابردوو لە پریمەرلیگا 47 بەشداری گۆڵی هەبوو بەبێت چامپیۆنزیک هەر باز ناکەم. 47 بەشداری گۆڵ بە گۆڵ و ئەسیست، باشترین یاریزانی پریمەرلیگ بۆ بەڕای ڕێکخراوی پریمەرلیگ، باشترین یاریزانی یانە پیشەگەرەکان بوو، یاریزانە پیشەگەرەکان بووە، باشترین یاریزانی هاندەران بووە، باشترین یاریزانی خولەکە بووە، گۆڵکەری خولەکە بووە، یعنی هەمووش باشیەکانی پریمەرلیگی خۆی بووە. کە دەمەکەنەوانێ و کە باسی پریمەرلیگەکەن وەڵا پریمەرلیگ بەهێزترین و گەورەترین خولی جیانە. ئەی چۆن باشترین یاریزانی خولەکەی دانانێن لە پێگاتەیە کاکە بۆ خاتری خوا ئەم قسەیە چۆن لەگەڵەوەیە یەکەگرێتەوە ئەزیزم. تۆ یەیت فەرزیەکەی بەسەر مناڵی پریمەرلیگ بەهێزترین و گەورەترین خولی جیانە. ڕازیم وایە ڕاستە ئەم قسەیە 100% تەواوە. ئەی چۆن یاریزانێک لە خولەکەدا بەپێی هەر سێر ئەو کەسانەی کە خەڵاتی باشترینی پریمەرلیگ دیارەکەن کە ڕێکخراوی پریمەرلیگە کە یەکێتی یاریزانە پیشەگەرەکانە کە دەنگی هاندەرانە هەر سێکیان محەممەد سەلاحیان وەکو باشترین یاریزانی پریمەرلیگ دیاری کردووە. یاریزانەکە گۆڵکاری پریمەرلیگ بووە، یاریزانەکە وەرزێکی نمونەی پێشکەش کردووە 47 بەشداری گۆڵیە بووە کە ڕقەمێکی نمونەیە لە خولا تۆماری کردووە. چۆن جێگەی ناکەی تۆ لە پێگاتەکەدا؟ بۆیە من کاتێک قسێ دەکەم کاتێک شتێ دەڵێم دەبێ ئەوم لە بەرچاوێ. کاتی ئەڵێم 5 خولە گەورەکەی ئەوروپا نابێ ئیتالیا لە یادکەم، بەڵێ پاریسیشم لە بەرچاوە و بەڕێ ڤاندایکیشم لە بەرچاوە، بەڵێ باستۆنی و هەموو ئەم یاریزانی تریشم لە بەرچاوە. بۆ باشترینی هێرشبەریش بێگومانە کرامە هاریچینیش بووە، هیچ کێشێکی تیان بوو، ئەشکرا دیمبڵی بووە. بەڵام ئێستا من باسیەکەم بۆتان، من مپاپێ هەڵدەبژێرم بە هۆکارەوەی مپاپێ وەکو ئاستی تاک وەرزی ڕابردوو سەر ڕاوی یەکەم وەرزی بوو لە ڕیال مەدریددا توانی ئاستێکی بەرز پێشکەش بکە و گۆڵکاری لیگە بوو و خەڵاتی پیچەچی بردەوانێ و هەروەها لەگەڵیشیا خەڵاتی پێڵاوی ئاڵتونی بۆ باشترین یاریزان بردەوانێت لەوەی کە یاریزانەکە بوو بە گۆڵکاری خولەکان. ئەمە پێگاتەی سەرەکی 11 یاریزانەکەی منە. من قەناعەتم بەم پێگاتەیە بۆ باشترینی وەرزی 2024 بۆ 2025. بەڵام لەگەڵیشیا کۆمەڵی یەدەگم داناوە کە ئێستا ڕوونکردنەوە لەسەر یەدەگەکانی ژێم لەوەی کە چی بکرێ و چی نەکرێ. باسێکی یەدەگەکانەکەین هاوڕێیانم گەر پێگاتەکە یاریزانە یەدەگەکانیشم بنێ. طبعاً بۆ یەدەگەکان کێمان داناوە. زۆر هاوڕێ دەپرسن لەسەر ئەرسیناڵ، یعنی بۆ نمونە ئەکرا کۆمەڵە یاریزانی ئەرسیناڵ لە نێو پێگاتەکە بوونە بەوەی کە هەیە بۆچی یاریزانی ئەرسناڵ لە پێگاتەی سەرەکییان یە بۆچی بەم جۆرە ینی تیپەکە دانراوە پێگاتە. طبعاً من دەزانم ئەرسیناڵ دەستکەوتی لە وەرزی ڕابردووە جیاوازی دەخاڵی بوو لەگەڵ لیڤەرپوڵا لە پریمەرلیگ و برنەوە بوو لە ڕیال مەدرید. برنەوە بوو لە ڕیال مەدرید هیچی تر. یعنی ئەرسیناڵ و دەستکەوتی وەرزی ڕابردووی برنەوە بوو لە ڕیال مەدرید. ئەمە دەستکەوتەکانی ئەرسیناڵ بوو لەگەڵ دووەمی پریمەرلیگ بە جیاوازی دەخاڵ لەگەڵ لیڤەرپوڵا. بەو دۆخە خراپەیە و مانچەستر سیتی 3 خاڵی فەرق بوو لەگەڵ ئەرسیناڵ لە پریمەرلیگ. لەبەرەوە
ئەمە ئەنجامی نیە هێندە گەورە بێت تۆ دانیشی ئافزەڵێتی بێ بەسەرنتیا. بەڵام ئێمە لەم تیپەدا کۆمەڵە یاریزانمان هەبوو وەکو ئاسی تاک ڕۆڵێکی باشیان هەبوو. داڤید ڕایە وەکو گۆڵپارێزی یەدەک دیاری کردو، بەڵام ئەمە قابلی مناقەشەیە. ئەکرا ئەمە کۆرتواژ وایە هیچ هەڵەیەکی تیان هەبوو. یعنی کۆرتواش لە جێی داڤید ڕایە وایە لەوەرزان بەس من بۆ کۆرتواشم دانەناوە، بۆ ئەو خاڵاماژە پێکەم کە بۆ کۆرتوان دانەناوە. ڕیال مەدرید وەرزی ڕابردوو لە کۆی گشتی لە برنی یەک نازناو نزیک بوو لەبەری ڕکابەری بەرشەلۆنەی پێ نەکرام و تاناشکران. لای من گۆڵپارێز نابێ هەڵە بکە. گۆڵپارێز کاتێ تۆپی بووێتەوە گۆڵپارێز یاڵاکردنیە. تۆ چیەکەی پێتەوترێ چی پێتەوتێ گۆڵپارێز یانی چی؟ یعنی پارێزگار لە گۆڵەکەت. پارێزگاریکردن لە گۆڵەکەتەوە نییە تۆ خۆ بەیتە بەر گولەی بیکەیسی لەولاوە بە دەمانچێک سارویتەوانێ و نەزانی خۆ لە دەمانچە خۆ تۆ خۆ لە فیشێکی بیکەیسی لای خۆ لە بەخوا لە چەکوشت باش نازانم لە ئەنواعی فیشەک و هینەکان خۆ لای، بەڵام لەم لاوە بە دەمانچەیەکەوانێ فیشێکی دەمانچە تۆ نەتوانی خۆتی لە بەرلایدانیشی بەرە بکەوێت. ئێوە کەی پێتەوتێ شارەزایی لە نیشانشکان و لەم شتانە و پێوتێ نەخێر پێ و ناوتێ تۆ خۆ لەوانە لای خۆ نەتوان خۆ لای هیچ ئێ بۆ گۆڵپارێز عینن شت ڕاستە. بەڵێ زان تۆپی جوانەگیر، بەڵام تۆ نابێ هەڵە بکەیت، تۆ پارێزگاری لە گۆڵەکەی. ئەم گۆڵە تۆی پارێزی، تۆ پارێزگاری لێ بکە تیپەکەت براوە بێ، تۆ پارێزگاری لێ نەکرد تیپەکەت براوە نابێ. یعنی هەمیشە نمونونەکان لەبەر چاوە. لە یۆرۆیە ئیتالیا یاریشی باشیە کرد، بەڵام هەتا دۆناڕۆما پارێزگاری لەو گۆڵی نەکرد ئیتالیا نەیدەتوانی یۆرۆ بەرێتەوە. ئەرجەنتین هەتا نەبوو بە خاوەنی مارتینێز نەیتوانی مۆندیال بەرێتەوە، بۆ کەسێکمانوێ پارێزگاری لەو گۆڵە بکە. پاریس سەن ژەرمان بە ئاستە نمونونەکەی دۆناڕۆماوی بردەوانێت. بۆیە ئەگەر کۆرتواش ئەزانم سەیڤی زۆر جوانی، ئەزانم تۆپگەڕانەوەی زۆر باشی، ئەزانم ئینفرادی زۆر باشە گێڕێتەوە، بەڵام هەڵەیەکی کوشندە نازناوێکی لەدەستی. بۆیە من لێدەگەیشتێکەشا کۆرتوام لابێت. ئەگنا ئەوە کۆرتواش وایە هیچ هەڵەیەکیان نەبوو، بە تایبەتی و گۆڵی جامی شای ئیسپانیا کە تێیدا ڕیال مەدرید یعنی مشتێکی تاو کردبوو و نازناوە بێتەوە، بەڵام هەڵەیەکی کۆرتووە وای کرد کە یارەکە بێتەوانێ و باشەلۆنەش لە کاتی ئیزافیا و نازناوەشی بۆ خۆی نابوو بە پاڵەوانی ئیسپانیا. بۆیە ئەکرا کۆرتوا بێ، بەڵام لەبەرەمەوە کارە کۆرتوام دانەناوە. گابریێل ماگاڵایس هیچ مەجالێکی تیان نیە. گابریێل یەکێکە لە هەرە باشترین و ناوازەترین بەرگری کارەکان لە وەرزی ڕابردوو. بەجددی من ئەگەر یەکێک لە ئەرسیناڵ ئاستایشکەم گابریێل ستایشەکەم بۆ ڕۆڵ و بۆ پێگەی یاریکردنەی کە هەیەی. لە هیچ شوێنێک من ناوی تیمبەرسم نەبینی. یعنی تیمبەرس وەرزی ڕابردوو لە باڵی چەپی بەرگری، لە باڵی ڕاستی بەرگری، لە دڵی بەرگری لە هەر سێ مەرکەزەکە یاری کردووە. هەر سێ مەرکەزەکە لە ئارسیناڵە بڕوا بکەن، لە مەرکەزی مندەش، لە مەرکەزی باستۆنی، لە مەرکەزی ئەشرەف حەکیمی، جولیان تیمبەرسی هۆڵەندی یاری کردووە. لە هەر سێ مەرکەزەکەش باشترین ئاستی خۆی پێشکەش کردووە. یەکێک بۆ لە هەرە باشترین یاریزانەکانی ئارسیناڵ. بەڵام ئەلام چاوی لێ نییە. سالیبا لە ئەلامە لە سۆشیال میدیاوە باسی سالیبا و گابریێلەکەیتر نابێت کەسی تریتیابێ. بۆیە شایستەی ئەرسیناڵ لای من ئەم سێ یاریزانێ. ماکەلیستەر ئەو نووسیان لە مامەلیستەر خەی ناکە، مامەلیستەر و ماکەلیستەر فەرقی نییەوە بۆ ئەندەران هێرزێت. تاوان لەسەر ماگەلیستەر پێویستم مەڕوونکردنەوەیە. من خۆم زۆر سەرسامم بە سۆبۆسڵای و زۆریشم سۆبۆسڵای خۆش دەوێت و یەکێکم لە هەرە دیێریتنی ئەو ڕۆژنامە نووسانەی کە لە ساڵی 2022 من ستایشی سۆبۆسڵایم کردو بۆ داهاتووی تۆپی پێ. من ئەمڕۆ سۆبۆسڵای ناناسم. من لە سەردەمی ڕێدبۆڵ ساڵزبۆرگی نەمسیەوە سۆبۆسڵای ناسم، دواتر چوونی بۆ ڕێدبۆڵ لایپزیگ و دواتر هاتنی بۆ لیڤەرپوڵ. واتە یاریزانێکی دیار بۆ لای من. بۆچی من ماکەلیستەرم دیاری کردو بەسەر سۆبۆسڵای و بەسەر دیکلان ڕایسیش، بەسەر هەردووچانە. شایستەی ئەرسیناڵ بۆ باشترینی ئەکرا ماکەلیستەر دیکلان ڕایس وایە، بە بڕوای من هەڵە نییە. ئەکرا ئەم ماکەلیستەرە سۆبۆسڵای وایە، هەڵە نییە بەڕای من. و خۆشم کە ماگەلیستەرم داناوە پێم وایە هەڵە نیم. بۆ لەبەرەوەی لە وەرزی 2024 بۆ 2025 ماگەلیستەر
یاریکی زۆر ناوازەی پێشکەش کرد و یەکێک بوو لە چەکە کاریگەرەکانی لیڤەرپوڵ لە بردی نازناوی پریمەر لیگە و توانی ڕۆڵێکی یەکتیڤی زۆر باش بجێڕێ هەم لە ڕووی لانی بەرگری لە ڕووی لانی هێرشبەری بەڵام نایشارمەوە لێتان ئەم ماکەلیستەری کە من دامناوە ئەکرا دیکلان ڕایز وایە هیچ کێشەیەکی نەبوو و ئەشکرا سۆوەسڵای وایە هیچ کێشەیەکی نەبوو بەس بەخوا من دڵی کەس رازی ناگەم بڵێم وڵا بێلینگامیش وایە کێشەیەکی نەبوو نەوەڵا بێلینگام شانی پێگاتەکەم نییە فابیان ڕویس وەکو یەکێک لەو یاریزانانەی کە بە هیچ جۆرێک و بە هیچ شێوەیەک ناوی ناهاو فابیان ڕۆیس لە ئیسپانیاشا ڕۆڵی هەبوو بەی شتەکە بێشانسیە بێشانسی لە ئێوڕۆشا ڕۆڵیە بوو لە ئیسپانیا هەر ناوی ناهاو لە نێشن لیگەکەش تا ئیسپانیاری کۆتایی هەر ڕۆڵیە بۆ ناوی نهاتوە لە پاریس سەن ژەرمانیش ڕۆڵێکی گرنگیە بوو چەکێکی کاریگەر بۆ بەڵام هەر ناوی نهاتوە کە بگرە کلیلی سەرکەوتنی پاریس سەن ژەرمانیش بۆ بەیاری کۆتایی لە یاریەکەی ئەرسناڵ یاری گەڕانەوە بۆیە من فابیان ڕۆیس بە شایستەیەوە زانم لە پێگاتەی یەدەگی تیمەکەما بێت لامین یاماڵ لامین بە کۆی گشتی وەرزەکە بە چاو تەمەنەکەی وەرزێکی زۆر نمونەی پێشکەش کرد بە چاو تەمەنەکەی چونکە لامین تازە 18 ساڵە بۆیە بە شیاوی دانێم وەکو چەکێکی کاریگەر لە نێو پێگاتی یەدەگی تیپەکەما بێت بەڵام وەکو پێگاتەی سەرەکی من یاریزانێک مانگونیوێت لە تۆپا بێ نایخەمە بری یاریزانێک 6 مانگ لە تۆپ دایاری بکە باشە؟ من ئێسەش پێ دەڵێمانێ لای من ئەم باڵندۆرەگەر ئێستا باڵندۆرم دیاری کرا خەڵاتەکە بەدەست من بۆیە ڕێگەما بە ڕافینە خەزێ بەرشەلۆنە نییە پەیوەندی بە بەرشەلۆنە نیە پەیوەندی بە جوودی تاکی یاریزانوێ ئەم یاریزانانەی من بە حەقی خۆیان لەو پێگایە جێگایان کراوەتەوە بۆیە لامین یاماڵ وەکو چەکێکی کاریگەر وەکو یەدەگێکی کاریگەر دیاریم کردو لەوەی لە پێگاتەکەمە یەدەک بێ ئێستا ئاڵێن تۆ سەیریکە دیمبڵی باشترین یاریزاری باڵندۆر بووە خەڵاتی زەبێسی برێتەوە گڵۆبسۆگەری بوو کەچی ئەم کردوێتی بە احتیاط بە وەڵای خوا لەبەر ڕەخنەگرتن نەبووە لەبەر نەبووە دیمبلیشم لە یادانانە هاریچینمدانە پاریس سەن ژەرمان دیمبلیشی تیان لەبێ ڕێگەی سەرکەوتنەرە دۆزێتەوە دیمبلی یەکەم چەکی کاریگەری پاریس سەن ژەرمان ئەوەی ئیندیکی بوو بڕیاریە لەوەی دیمبلی پاڵێوراوی بردنەوەی و خەڵاتانە بێ پاریس سەن ژەرمان بەبێ دیمبلیش بردنەوەرەیەنێ دیمبلی تیا بێ و تیانە بێ بردنەوەیەنێ تیپێکی تۆکمەیە دەیاریزانی بێزیەیە و هەر هێرشبەرێکیش لە شوێنی دیمبلیە یاری کاتوانێ و ڕۆڵە بجێڕێ بەڵامی تر شتەکە بەو جۆرەیە زانم دیمبلی لاوان باشترە بۆیە بەرامبەرەوە خەڵاتانەیە ناوێتی من دیمبلی وەکو یەدەگێکی باش لە نێو پێگاتەکەمان جێم کردوێتەوە و بێگومان باشترین ڕاهێنەری ساڵیش لویس ئێنریکی ڕاهێنەری یانەی پاریس سەن ژەرمانە کە وەکو باشترین ڕاهێنەری ساڵ دیاریم کردووە زۆر کەس دەڵێت چێلسی جامی جیهانی یانەکانی بردووە ئەمە شتێکی ئاساییە لای من ئیشم بە بەردەوامی ئاستی یاریزانە ئەکرێتەوە من بیانوەکەم پێوێ بەڵام من لە کۆی گشتی وەرزەکە لە دەمانگە تۆ 7 مانگ باشبی من حەقی خۆتت پێمە کە 3 مانگی تریش خراپبی بۆیە ئەمە پێکاتی بەندە محەممەد ئیبراهیمە بۆ 2024 بۆ 2025 من پێم وایە ئەمە باشترین 11 یاریزانمون لە پێکاتی سەرەکی تیپەکان و پێم وایە یاریزانانە گونجاون بۆ یەدەک جگەلەوەی کە وەکو پێم وتو نەکرا کۆمەڵی گۆڕانکاری بکرێ بە تایبەتی لە پێگەی ماکەلیستەر بۆ سۆبۆسلای بێ یا بۆ هەر کەسێکی دیکە بۆیە ئەمە پێگاتەکەی من بوو کە بۆ ئەم ساڵ من پێگاتی خۆمم ڕاگەانەوە و ئەمە بڕوای منە بۆ باشترینەکان و ئەکرێ هەچ کەسێکی تر پێچوانی من بیرکاتەوە یا هەر کەسێکی دیکە پێگاتێکی جیاوازی خۆی هەبێ ئاساییە لەوە تۆ پێگاتەکەی من قوبوڵکە و منیش پێگاتەکەی تۆ قوبوڵەکەم بەڵامی تر ئەمە باشترینەکانن لای من کاک دەوەن سپاسەکەم کاک دەوەنجا وەڵی من هەموو خولەکانم لەبەر چاو گرتووە هیچ خولێکم میهمان نەکردووە بە هیچ شێوەیەک کە من پێمەڵێم 5 خولە گەورەکەی ئەوروپا ڕاستە ئەتوانم بڵێم خولی ئەڵمانیم لە یاد کردووە بەڵام وەکو پێم وتی من هاریچینم دانابوو لە شوێنی دیمبڵی بەڵام بۆ کاریەوەی وتم ینی زۆر بیرم لێ کردەوانێ ئەگاوکو ئاستاکی وەرگرم بەخوا من هاریچین هەڵبژێرم بەسەر دیمبڵێ وەکو قەناعەتی خۆم خۆ من ناڵێ من ڕاستم بەس من وەکو قەناعەتی من هاریچین هەڵبژێرم بەسەر دیمبڵێ بەڵام ئەتێری کاتێ بینی وتم ئەم سێ خەڵاتی برۆتۆ بە عەلەقەل کورسیە دەگەکەشی پێڕاوە بینم
کاک ساڵح هەڵێ محەممەد سەڵاح ئەی کاکە خۆ من بۆ مانگە سیر یاری ناکەم من بەس مانگی 4 و 5 لە بیر نییە محەممەد سەڵاح ڕافینای لێ دەرکە یعنی وەکو کۆی گشتی وەرزەکەی کام یاریزانە لەو پێگاتەیە یا 47 بەشداری گۆڵی هەبێ چی یاریزانێکی ئەو پێگاتەیە 47 بەشداری گۆڵیە ڕافینای لێ دەرکە چه هەیەی لێک خولە لە پریمەر لیگا کە بێسترین و گەورەترین خولە چی یاریزانێک زۆر بەڕەهایی باشترین یاریزانی خولی بردۆتەوە بە دەنگی ڕێخەرانی خولەکە بە دەنگی هاندەران بە دەنگی یاریزانە پیشەگەرەکان دەبڕۆ بۆم بێن لەبەرەوە توانم بڵێم سەڵاح یعنی چوارەم شایستەترین یاریزانە لەو پێگاتەی منە کە دامناوە یعنی لە دوای کێ ڕافینا و ئەشرەف حەکیمی مندەش خراپترین ڕایەنەر کە عەبدوڕەحمان ئەڵێ پیدی ئاوای کردووە بۆ پیدری ئەو وینی بۆ داناوم ئەو ئیمۆجیە وەڵاهی پیدری من لە کەسی یاری بەرشەلۆنەکەم قەنەعەتی من بەم جۆرێ یعنی من حەزەکەم ئەگەر تۆپیشی لە قاز نەبێ کامێرەیە بە دوای پیدریەوە بێ بەس بزانم لە ناو ساحەکەیە چۆنە جوڵە چۆنە دڵیەوە بە پیدری بڵێ بڕوا بکە پیدری مۆسیقارێکی زۆر زۆر تایبەتە یعنی بڕوا بکە ئەو پیدریە میسیەک لە پێشی هەبووە ئیتۆیەک لە پێشیەوە هەبووە چاڤیەک لەگەڵی بووە لەو ناوەندەیە لە بەرشەلۆنا واللهی من بە دڵنیایی پێدەڵێم مێژووی لە مێژووی ئینیێستا گەورەترە نووسیەوە لە ئیسپانیا بەس ئەو یاریزانەی لەگەڵا بە ئەم پیدی ئێستا ماسی پێشکەشێکە بیبمە ئەو جیلەی بەرشەلۆنەی گواردیۆلای ساڵی 2009 بڕوا بکە زۆر لە ئینیێستا زیاتر ناوبانگ دەردەکە قسەوتن بە پیدری بڕوا بکەن گوناح یعنی بەجددی ئەو کوڕە یاریزانێکی زۆر زۆر کامڵە لە تۆپی پێ کاگیواڵێ خراپترین ڕایەنەر بەلایەوە چیە کۆ زۆری تیا پریمەر لیگ کاگیوا خراپترین نییە زۆر خراپی تیا مامەستا داود دەڵێ دوێنێ مەبەستم ڕایە بوو لە جیاتی ڕێنا سێ یاریزانی من و تۆوە یەکە بۆ ئەشرەف حەکیمی ڕایە کین و پیدریش وەڵات خوێن دوێنێ هەر ڕێکم کردەوە مامەستا داود کردم بە ڕایە خۆم هێدیجان ئەڵێ ڤێلامان بۆ وای لێ هات کاک جوتیار ئەوەی لای من پیدری وەکو من پێت ئەڵێم یعنی لەم قسەی خۆم بە پرسیارم کەیکە بڕوا بکە ئەو پیدریە ئێستا میسی 2009 بێنەرە ئەم باڵە بووی باشە ساموێلی تۆی بۆ بکە بە هێرشبەر هێنری بخەرە ئەو باڵەیەوانێ لە پاڵ کورە بۆسکێتمان بیستوی لە پاڵ چاوی بۆسکێت تاداینێ دەوەڵڵاهی بێژووی زۆر زۆر لە ئیلیاسا گەورەترە بێ ینی بەجددی سەرسوڕێنەرە پیدری بێ تۆپ حەزەکەی سێریکی جاوەرە کە تۆپی لە قاچاوێ خەڵگەرە لێ وەڵا تۆپەکەی وەرگێر ڕێخولێتەوانێ پاسە بەدۆ کاکە وەڵایونەی پیدری یاریەکاتەوە هیچ یاریزانە یاری ناکاتەوە بۆم بێویژدانیە بەرامبەر بە پیدریەکەن مرکزی پیدری قاوەکەوی چۆن ئەو کاتە ئەوانیش ڕەخنەیان لە هینەگر لە تۆنی کرۆسەگریان و پاسکاکە ئەرکەکەی ئەمێ پیدریش ئەرکیەوەیە ینی تۆ توێت چ بێویژدانێت لەبەرەوە وەڵی ڕەخنەگرتن لە پیدری ناحەقێکی زۆر زۆر گەورەیە پیدری بۆ هەموو جێگێک و بۆ هەموو پێگێگە بێ وەڵی سامانجان پیدری لای من تیارێ ئێتر هەر چۆنێ تۆ لێ ڕازید یا ڕازینی بەخوا پیدری لای من تیارێ هەڵێ پیدریمان لێ مەکە بە تیارە کاک محەممەد نابینیەوە چییە نووسراوە بۆ خاتری خۆ ئاوە پیدریە پیدری چۆن پیدری دانانێمەوە بەجددیتە ئەمە پێگاتی من بوو ڕەخنەتان قوبوڵ و سەرسەر و سەرچاومە ئەکرێ گلەیتان لە پێگاتەکەم بێ ئەگرێ پێتانوا بێ کۆمەڵ یاریزان جیاوازە بەڵام من بڕوام وایە غەدرم لە هیچ خولیە نەکردووە جگە لە ئەڵمانیا بە تایبەتی هاریشین کە ئەکرا لەویا جێم کردایەتوانێ و پێم وایە بە پێی پێویست حەقم ماوە بە هەموو تیپەکان بە هەموو تیپانی دەستکەوتیانە بۆ ڕێزم لێگرتون لەوەی ئەو ئەنجامانەیە ناوێنی و ڕێزم لە دیاریکردنی باشترینەکانیش گرتووە. شاد و کامەران بن.